لسفرێکە تیارەکەم لە کۆڵمەوە بۆ بەرلین دواکەوت زۆر خەفەتم خوارد چکە مەعیدێکی ترم هەبوو ئەوە فرێکەوتمە لە سوید کۆمەڵە برا چاوەڕێیان نەکردم مش حەزم نەکرد مەعیدەکەیان تەخیر بێ ساعتێ دواکەوتم تیارەکە تەخیر بۆ منیش کە گەیشتم وتیان تیاری دوایەوەش 5 ساعت 6 ساعت دوای ئەوە ئەفڕی بۆ من کاتێکی زۆر بۆ ئەو برانە چاوەڕێیانەکە زۆر خەفەتم خوارد تام چۆ بۆ تێرمیناڵی سی چون بۆ تێرمیناڵی سی ینی بەم خەفەتەوە بەس نەمەزانی خوای گەورە چ کارێکی بەمەیە هەر لە دوورەوە کەسێکم بینی بێڕیش و سمێڵ هاوپەلەی بوو چاکەت و پانتۆڵێک و پایەکی سپۆرت لە دوورەوە هات باوشی پێکردن لەناو مەتاعە هیچ سەر و سیمای نە لە کوور دەچوو نە لە موسڵمانیش دەچوو وتی کاکتم تۆم زۆر خۆشە چەند ساڵە هەر لە ئەوروپا بەرەوەدەم هەر لە ئەوروپاش گەورە بووم وتی بەس یەک مژدەی خۆشە بێ بڵێن مەڵا حەزەکەم وتی خێزانم ئەڵمانیە لەسەر دەستی تۆیان موسڵمان بووە سبحان الله زۆرم بەلاوە غەریبی ئەی چییە سەر دەستی منە موسڵمان بوو وتی هەرچی قسەکانی تۆیە بۆم کردەوە بە ئەڵمانی ئێستا ژنەکە موسڵمانە وەکو خۆم ئەفرەدێکی ملتەزیمەیە یعنی سبحان الله تۆ داعیەکی لە شوێنێ قسە فڕێی قسە ئەکەی نازانی ئەم قسەی ئەگاتە شۆ چه ئیسفادەی لێەکە ئەم ڕەسی لێتە سەر حسابی تۆ ئەمە شەرەفێکی گەورەیە لە هەموو شوێنێ دەست ناکەوێت لە هەموو جێ نییە خۆشەویستەکەم چکە تۆ ئەو پەڕی دکتۆرەی بێتوانی نەخۆشەکەی بەردەمی عیلاج بکەیت نەخۆشی دوای ئەوەش دەستێ پێی ناکە ئەگەر نەیبینی معاینەی نەکەی ناتوانێت ئیسفادەت لێ بکە بەڵام ئەم دەعوەیان نییە إنما عليك البلاغ خوای گەورە بە ئیبراهیم فەرمێ تۆ بیگێنە گەیاندنی لەسەر ئێمە بڵاوکردنەوەی لەسەر ئێمە تۆ بیڵێ ئەوەی لەسەر تە بیڵێ هیچی تر